وادەی دەستپێکردنەوەی دەوام لە ناوەندەکانی خوێندن لە سەر تا سەری هەرێم ڕاگەیەندرا. چوارچەوەی هەماهەنگی ڕاگەیەندراوێکی لێناکەوی دەبێت و هاوکێشەی سیاسی لە عێراقدا پێچەوانە دەکاتەوە. کێشە دەکەوێتە نێوان هاوپەیمانی سوننەکان و سەدر و پارتیەوە. سڵاوتان نەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم و وادەی دەستپێکردنەوەی دەوامی لە ناوەندەکانی خوێندن لە سەر تاسەری هەرێم ڕاگەیاند. ئالان حەمەسەعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم بە میدیای پارتی ڕاگەیاندووە شەمەی داهاتوو لەسەر جەم ناوەندەکانی خوێندن دەوام دەست پێ دەکاتەوە و ئەو ڕۆژە پشوو نییە. پێشتری ژووتەبێژی حکوومەتی هەرێم ئاشکرای کردبوو پشووەکانی نەورۆز لە ڕۆژی یەکشەممە 23 تا ڕۆژی پێنجشەممە 24 لە سەر جەمدام و دەستگاکانی حکوومەتی هەرێم پشووی فەرمیە. ئەمەش لە کاتێکدا دوای ئەوەی حکوومەت بەڵێنەکەی شکان بۆ پێدانی موچە لە کاتی خۆیدا کە بڕیار وابوو هەموو 25 مانگێک دەست بە دابشکردنی موچە بکات بەهۆیەوە مامۆستایان و فەرمانبەران لە خوێندنگە و بەشێک لە فەرمانگەکانی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و دەڤەری ڕاپەڕین و گەرمیان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە. سەرکردەیەکی سەر بە هاوپەیمانی دەوڵەتی یاسا ڕایگەیان ڕۆژی پێنجشەممە چوارچەوەی هەماهەنگی ڕاگەیەندراوێکی لێناکاوی دەبێت و هاوکێشەی سیاسی لە عێراقدا سەر لەبەری هەڵدەگێڕێتەوە. کازم حەیدەری سەرکردەی سەر بە هاوپەیمانەتی دەوڵەتی یاسا کە بەشێکە لە چوارچەوەی هەماهەنگی لایەنە شیعیەکان لە میانی بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی کەناڵی فراد نیوز ڕایگەیاند هاوپەیمانی جێگری نیشتیمانی چوارچێوەی هەماهەنگی پێشتر ژمارەی پەرلەمانتارەکانی 132 پەرلەمانتاری تێپەڕاندووە و لە دانیشتنی داهاتووی ئەنجومەنی نوێنەران کە تایبەتە بە هەڵبژاردنی کاندیدی سەرۆکۆمار دەتوانێت سەیەکی پەکخەر دروست بکات. دەژڵێت بەڵام هاوپەیمانی سێقۆڵی لە ڕێگەی پێدانی پلەپۆست و بڕەپارەیەکی زەبەلاح دەستیان کردووە بە کڕینی چەند پەرلەمانتارێکی سربەخۆ کە تویتەکەی موقتەدا سەدری ڕێبەری ڕەوتی سەدر لەو بارەیەوە ڕوون و ڕاشکەو بوو. سەرکردەکەی دەوڵەتی یاساوتیشی لە هەموو حاڵەتەکاندا چوارچەوەی هەماهەنگی ڕۆژی پێنجشەممە لە ڕێگەی هەڵگێڕانەوەی سەر لەبەری هاوکێشە سیاسیەکان سوپرایز دروست دەکات. سەرچاوێکی سیاسی ئاگادار ئاشکرای کردووە هاوپەیمانی عەزم با سەرۆکایەتی موسەنا سامرایی چوارچەوەی هەماهەنگی ئاگادار کردوێتەوە لەوەی بایکۆتی دانیشتنی تایبەت بە هەڵبژاردننی سەرۆکۆمار دەکات. با جۆری زانیاریەکانی ئەو سەرچاوەیە کە بۆ میدیای عێراقی قسەی کردووە. هاوپەیمانی عەزم بڕیاری داوا دانیشتنی شەمەی داهاتووی پەرلەمان بایکۆت بکات کە تایبەتە بە هەڵبژاردننی سەرۆکۆمار. لە ماوەی ڕابردوودا هەر یەک لە هاوپەیمانی عەزم و هاوپەیمانی تەقەدوم هاوپەیمانیەکیان پێکێنا لە ژێرناوی سیادا کە دواتر لەگەڵ ڕەوتی سەدر و پارتی دیموکراتی کوردستان هاوپەیمانی سێقۆڵیان پێکێنا. پارتی دیموکراتی کوردستان لەبارەی لێدوان و هەڵوێستی سێ پەرلەمانتاریەوە لە بەغدا هاتە دەنگ و ڕایدەگەێنێت کە ئەو سێ پەرلەمانتارە گوزارش لە ڕای شەخسی خۆیان دەکەن نەک حیزبەکەیان. هەر یەک لە عیماد باجلان و مەهدی عەبدولکەریم و وەفا کەریم کە سێ پەرلەمانتاری فراکسیۆنی پارتین لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کاتی بەشداریان لە بەرنامە و لێدوانی میدیایی لێدوانی توندیان لەبارەی بەشێک لە هێزە سیاسیەکان داوە و ئەوەش نیگەرانی ئەو هێزە سیاسیانەی لێکەوتۆتەوە و نیگەرانیەکەشیان گەیاندۆتە پارتی. لەلایەکی ترەوە و لە دوای هێرشە موشکێکی سەر هەولێر و ڕاگەندراوی سوپای پاسدارانی ئێران بۆ لە ئەستۆگرتنی هێرشەکان ئەو سێ پەرلەمانتارە چەند جارێک هێرشی توندیان کردوتە سەر ئێران و لێدوانی توندیان داوە لە دژی ئێران و هێزەکانی نزیک لە وڵاتە. لە بەرامبەردا ئەمڕۆ لە ڕێگەی پەیامێکەوە پارتی دیموکراتی کوردستان ئەوەی ڕاگەیاند کە ئەو سێ پەرلەمانتارە گزارش لە ڕەو بۆچوونی کەسی خۆیان دەکەن و هیچ کات گزارش لە ڕێی حیزبەکان و فراکسیۆنی پارتی ناکەن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەرپرسێکی باڵای یەکێتی لە سنووری پارێزگاینینەوە ئاشکرای دەکات پارتی بۆ دژایەتی کورد هێزێکی پێکێناوە و موچەکانیشان لە موچەی هێزەکانی پێشمەرگە زیاترە. غەیاز سوورچی لێپرسراوی ڕاگەاندنی مەڵبەندی نینەوەی یەکێتی بە میدیای فەرمی حیزبەکەی ڕاگەاندووە هێزی ڕۆژ کە پارتی لەسەر بودجە و قوتی خەڵکی کوردستان بۆ دژایەتی ڕۆژەوەی کوردستان پێکی هێناوە. موچەکانیان لە هێزی پێشمەرگە زیاترە و خراونەتە سەر هێزی زێرەڤانی کە سەر بە وەزارەتی ناوخۆی هەرێمن. بەرپرسەکەی یەکێتی و تووشێتی بەپێی زانیاریەکان جگە لە هێزی ڕۆژ پارتی 2 بۆ 3 لیوای بەناوی فەرماندەی جزیرە کە لە عەرەب و تورکمان پێکاتون لەسەر بودجە و قوتی خەڵکی کوردستان پێکێناوە و لە کاتی دەنگدان بەکاریان دەهێنێت. سوورچی باز لەوەش دەکات ئامانج لە دروستکردنی هێزی ڕۆژ لەلایەن پارتیەوە بۆ شەڕی براکوژی ڕۆژاوای کوردستانە
چونکە ڕۆژاوای کوردستان خاوەنی هێزی تایبەت بەخۆیەتی کە لە شەڕی داعشدا بۆ جیهانیان سەلماند کە چۆن بەرگری لە خاکی ڕۆژاوای کوردستان دەکەن. ئەو بەرپرسەی یەکەتی ئاماژەی بەوەشداوە هێزەکان نەک لە ناوخۆ ڕۆژاوای کوردستان بۆتە کێشا بەڵکو بۆ هەرێمیش بۆتە مایی شەرمەزاری چونکە لە کاتی شەڕی لیبیادا یەکێک لە فەرماندەکانی لیبیا ئەوەی ئاشکرا کرد کە ژمارەیەک چەکداریان دەستگیر کردووە کە لە تورکیاوە ڕەوانە کراون دواتر دەرکەوت هێزی ڕۆژە و کوردی ڕۆژئاوای کوردستانە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەر بن.